الدين مامۆستایانی خۆشەویست و قوتابیانی ئازیز لە وانەی پێنجەمی کتابی المذكر في التجويد گەشتینە ئەحکام المیم الساکین گوتمان میمی ساکین سێ حکمی سەرەکی لێ وەردەگیرێ کە لەوانەی ڕابردوو دوو دانەما خوێن کە ئیدغام شەفەوی بوو گوتمان ئیدغام شەفەوی ئەو بابەتە دەگرتەوە کاتێک کە میمەکی ساکین بگاتە میمەکی متحرک ئەوە ئیدغام دەکەین تێڵکێشی دەکەین دوو حرەکەش لەسەری دەمێنین و غونەی پێ دەدەین و لە ئیخفاء الشەفەوی شەفەویکە گوتمان لە لێویە چونکە میم حرفێکە لە لێوەکان دەردەچی و بەشێکیشی لە غونە تەواوکەریتی ئیخفاء الشەفەوی ئەو بابەتە دەگرتەوە کە کاتێک کە میمەکی ساکین گەیشتە حرفی بە میمەکی ئەسلی کاتێک بگاتە حرفی بە ئەو کاتە ئەمە دێشارینەوە میمەکە لێومان لەسەر لێوی خۆمان دادەنێن بۆ ئەوەی حکمی ئیخفاء الشەفەویەکە دەرببڕی دوو حرەکەش لەسەری دەمێنینەوە جیاوازە لەگەڵ لە نونی ساکین باسی ئیقلاب ماکرد کۆتمان ئیقلاب میم دروست دەبێت بەڵام نونی ساکین ئەگەر بگاتە حرفی بائی ئیقلاب دروست دەبێت دەیکەینە حرفی میم بەڵام لە ئیخفاء الشەفەوی جیاوازە میمەکە ئەسلیە ئەگەر بێت و بگاتە حرفی با ئەو کاتە ئیخفاء الشەفەویەکە دروست دەبێت بەڵام بەو شەرتەی باسی ئەوەش ماکرد گوتمان بەبێ ئەوەی زەخت لە لێوەکانت بکەیت بەبێ ئەوەی لێوت لە لێو دوور بکەیەوە یعنی مەجای بێلیەوە بۆ نمونە لە نمونەکەی باسما کرد عەلەیهیم بەو شێوازی لێو لەسەر لێوی دادنەی مەجای نادەی برێ عەلەیهیم سەوتە دروستبی لە لێو بەڵکو تەنها لێو لەسەر لێوی دادنێ بەبێ هیچ زەخت لێکردنێک وە دوو حرەکەش دەمینێەوە بۆ دەرچوونی مینگەکە دەچینێمان الئیظهار الشەفەوی ئیظهارەکە زۆر ئاسانە ئەمە لە ئیدغامەکەی حرفی میممان هەبوو و لە ئیخفاءەکەی حرفی بەمان هەبوو ئەم دوو پیتە لە 28 پیتەکەی زمانی عەرەبی دەربینە 26 پیت دەمینێتەوە 26 پیتەکەیت کە هەموویان پێیان دەگوتێ الئیظهار الشەفەوی واتە پێویستە میمەکە ئاشکرا بکەی میمەکە دەربێخی بەڵام وەکو تێبینی ئاگادار بن لە حرفی واو فاکە کاتێکە میمی ساکین دەگاتە حرفی واو وفا ئاگاداری من چونکە ئەوانیش لە لێو دەردەچن حرفی واو ئەو لە لێو دەردەچی و حرفی فائش ئەف ئەویش دەرێ بۆی وەکو ملاحەزە ئاگاداری ئەو دوو پیتە بن لە کاتی ئیظهارکردنەکەی پێویست ناکات تێڵکێشەکەی بەڵکو ئەویش ئیظهار دەکەی واتە میمەکەی بەدیار دەکەی بۆ نمونە لە نمونەکان وا دیارە دەخوێنەوە ظلمتم أنفسكم ظلمتم هر ئەوەندە لەسەر میمەکەی دەڕادۆستی و دەڕۆی یعنی بەس سیفەتی بینی ئاگادار بە سیفەتی بینە تطبیق بکەواتە سریع لەسەری مەڕۆ و زۆریش خاو مەبۆ لەسەری بەڵکو وەسەتیەتی بێتێ ظلمتم أنفسكم بەو شێوازەی فيكم ضعفا وأنتم تتلون نمان قوتيا وأنتم تتلون پێویست ناکە ئەوەندە لەسەری ببینێ بەڵکو ئیظهاری دەکەی میمەکە بە جوانی بەدیار دێخی وأنتم هەر میمەکەی بەدیار بێخە و بڕۆ حرفی دواتر بۆ ئەوەی ئیظهارەکەی واتە میمەکەت ئیظهار کرد یەکسەر بچێ حرفی دواتر لە حرفی تاکەی منهم طائفة بەو شێوازەی هەمووی بەو شێوازەی تەطبیق دەکەی من دیاریکم ثم زۆر لەسەر میمەکەی نامینیەوە بۆ ئەوەی زیاتر غونەی پێویست ناکە زۆر غونەی زیاتر بدەیت چونکە ئەو کاتە دەبێتە هەڵە و ئەگەر بێت و بکاتە حرفی جیمی ئیلەیکم جەمیعا غەنەمتم حەلالە تەسئەلوهم خەرجا من قبلهم دمر الله هەمووی بەو شێوازەی بخوێنەوە بەس ئاگادار بە لە حرفی فاءەکە پێویست ناکە زۆر لەسەری واتە تێڵکێشی بکەیت زۆر نابی تێڵکێشی بکەیت لە نمونەکەی بەرامبەر خاکەی مثل حرفی فا وارزقوهم فيها حرفی فا لە دوی میمی دێ هەردووچیان لە لێو دەردەچن بۆیە ئاگاداری حرفی میمەکەی بە
وارزقوهم فيها وارزقوهم فيها بەو شێوازەی دەری ببڕین و ئاگاداری حرفی واوەکەش بە لە پێش ئاخر نووسایە واو وقلوبهم وقلوبهم تۆزێک لەسەر میمەکەی بمینەوە بۆ ئەوەی تێڵکێش نەبی بە حرفی واوەکە هەمویان بەو شێوازەی دەخینەوە لە نمونونەکان پێویستی بە تەطبیقاتەیە زۆر ئاسانە ئیظهار شەفەوی 26 پیتەکە کامل ئیظهارە تەنها دوو پیتی لێ دەربینە کە حرفی میم بوو ئیدغام بوو و حرفی بەئاکەشی لێ دەربینە کە ئیخفا بوو ئەوەی تر باقی حرفەکانی تر هەموو پێی دەگوترێت ئیظهار شەفەوی لە میمی سێ حکمی سەرەکیمان هەبوو ئیقلابمان نییە لە نونی ساکین و تەنوین ئیقلابمان هەبوو کە ئەو چار بوو لە میمی ساکینیش سێ بۆیە ئاگاداری ئەو خاڵێ بوو. دەچینە سەر ئەلغونە غنە معنای غنە واتە دەرچوونی سەوتێکە لە خەیشوم واتە لە لوت ئەو سەوتێکە کار موسەتوانی لاپەڕەکان بۆ ئاواکەین بۆی لە پێشیان بێ ئەگەر کتابیشان لەلا نەبێ ئەوانەی کتابیان لەلا نییە زۆر باش. غنە ئەو سەوتەیەکە لە خەیشوم دەرەچێت خەیشوم واتە لوت ئەمە پێی دەگوترێت مینگە لە زمانی کوردی مینگە ئەو سەوتەیە ئەو سەوتەی هەیە بۆیە پێویستە لە حرفی میم و نونی ساکین ئەو غونەیە دەردەکرێت واتە مڕەکەبە پێوەی نووساوە ناتوانین میمەکی دەربێنین و حرفی نونێکی دەرببڕین بەبێ مینگە چونکە تەواوکەری یەکترینە هەم مەخاریجەکە هەم سیفەتەکەی چونکە هەندێک لە زانایان دەرێن غونە سیفەتە هەندێکیش دەرێن غونە مەخاریجە دواتر باسی دەکەین لە سیفەتەکان و لە مەخاریجەکە بۆ ئێستا مە باسی غونە دەکەین. غونە ئەو سەوتەیە کە لە لوت دەردێ ئێستا دەوت قەپات کە تطبیقی دەتوانی تطبیقی بکەی لە لای خۆت مایکەکەش قەپاتە زۆر باشە دەتوانی ئێستا لە جێی خۆت بیڵێەوە ئەو سەوتێک کە دروست دەبین لە لوتی ئەمە پێی دەگوترێت غونە مینگە یان ئەو سەوتێکەوە دروست دەبی لە لوتی ئەمە پێی دەگوترێت مینگە بۆی ئاگادار بن ئەم دوو حرفە بەردەوام مینگەی لەگەڵە بەڵام ئاگاداری ئەو تێبینیەش بن حرفی تکە نابێ غونەی لەگەڵ بێت واتە لە باقی حرفەکانی تر کە 28 پیتەکەی تر ماون نابێت غونەی لەگەڵ بێ ئەگەر بێت و غونەی لەگەڵ بێ ئەوە بە هەڵەیە پێویستە غونەکەی لێ دەربینی تەنها لە میم و نونی ساکین غونە هەیە. وەکو ملاحەزە لە لای خۆتان بنووسن دەتوان مینگە مەرتەبەی هەیە لەو کتابە باسی مەرتەبەکانی نەکردیا بەڵام زۆر گرنگە پێویستە مەرتەبەکانیش بناسی. مینگە چوار مەرتەبەی سەرەکی هەیە چوار ماوەیی هەیە ماوە یەکەکیان پێ دەوترێت ئەکمەل ما تەکونە غونە واتە کاملە تەواوترین غونەی دەدەینێ هەندێکیان کاملە تەواوە یەکەمیان ئەکمەل واتە تەواوترین دووەمیان کامل واتە تەواو سێهەمیان ناقسە واتە ناتەواو ئەنقەسمانە ناتەواوترین. ئەو چوار پلەیە کە تایبەتن بە پلەی غونە واتە ماوەی سەوتی غونە کە لە ئەحکامی نون ساکین و میمی ساکین زۆر ئیشمان بەو بابەتی غونە هەبوو چونکە هەموو ئەحکامەکان کە دەرێ مینگەی لەگەرە غونەی لەگەرە بیلا غونەیە و بە غونەیە هەموو پەیوەندی بەو سەوتەی وەیە کە لە لوت دەردەچێت بۆیە پێویستە تەمرین لەسەرکەوە غونە زۆر بدەیتە نون و میمی ئەگەر بێت و خاستان ئەگەر مشدد بوو یان ئەوە تاگەر ئیدغام بوو بۆیە بە جوانترین شێواز دەربین. باسی ئەسلی و فەرعی دەکا کە دوو جۆرمان هەیە غونە ئەسلیمانێکە بەردەوام پێیوەستە بە نون و میمی ساکین و لێشی جیان نابێتەوە واتە پێویست ناکە زۆر درێژی کرد وەکو تازە باسم کرد لە ناتەواوترینەکەی کە متحرکە ئەگەر بێت و نون و میمەکە حرەکەدار بوو کەسرە و فەتحە و ضەممەی لەسەر بوو ئەوە ئەنقەسە ناتەواوترینە بۆیە کاتێک کە دەرێ مالیک لە نمونونەکەی ئەگەر تەماشا بکەین مالیک ما ئەوە ناتەواوترین غونەی وەردەگریت چونکە حرەکەدارە فەتحەی لەسەرە یان نور نو ئەو ضەممێکە لەسەر نونەکەیە ئەوە ناتەواوترینە غونەی زۆر کەمە یان هەونا وەلا تومسیکو توم نامینێنەوە زۆر لەسەر برێ وەلا تومسیکو پێویستی بەو ڕاوەستانە نییە چونکە ئەوە ئیظهار شەفەویە
بۆیە لێرە ناتەواوترینە پێویستە تەنها ساکینی بکەی و بچی حرفی دواتر ولا تمسكو نعبد ها نع حرفی نونەکە فتحی لەسەرە بۆیە پێویستە تەنها حرەکەی بخوێنەوە بە خۆی غونەکە پێیوەستە بە خۆی و زۆر درێژی ناکەیتەوە بە تایبەتی ئەگەر هاتوو متحرک بوو الدنيا ئەوەش ناتەواوە چونکە ساکینە ئەگەر بێت و ساکین بوو ناتەواو ئەگەر بێت و متحرک بوو ئەوە ئەنقەسە ناتەواوترینە بەڵام بێت و باسی فەرعیەکان دەکات کە فەرعی غونەی فەرعی چیە ئەو نونانە دەگرێتەوە کە دوو حرەکە درێژ دەکرێنەوە ئەمە لە ئەحکامی نون و ساکین و میمی ساکین ئەو حاڵەتەمان زۆرخین بۆی لێرە مامۆستا تەئکید دەکاتەوە کە ئاگداری غونەبی بۆیە غونەت بۆ دووبار دەکاتەوە باسی ئەزمینە سەوتەکانی غونە دەکات کەوا سەوتی غونە پێویستە بە مەرتەبەیەکەیە کە مەرتەبەکانی ئەکمەل و کامل و ناقص و ئەنقەسە ئەو پلانە کە تایبەتن بە غونە بۆی پێویستە ئاگداریان بی بە تەواوەتی کە باسی فەرعیەکە دەکات کە پێویستە دوو حرەکە غونەی بدەیتێ لەسەری بمینیتەوە بە تایبەتی لە ئیدغامی و لە مشەددەدەکان بۆیە بەم شێوازە پێویستە غونەی بدەیتێ کە لە نمونەکان دەینە سەر لە یەکەم ئەلیف لە نونی شەددا ئەو کو تازە باسم کردی ئەوە یەکەمین مەرتەبەیە ئەکمەل ما تەکونە غونەی کامل غونەی دەدەیتێ واتە ئەو پەڕی تەواوی غونە دەدەیتە مشەددەدی بۆ نمونەکە دەست پێ دەکا إن كيدكن ئەگەر بێت و لە کۆتایی ئاەتەکانی شەددە هەبوو پێویستە شەددەکە بە جوانی دەرببڕین یعنی حەقی پیتەکەی بدەیتێ بۆ ئەوەی مافی نەخۆی ئەگەر بێت و مشەددەدەکە شەددەدارەکە نون و ساکینەکە بکوێتە کۆتایی لەسەر ڕاوەستای ئەوە بە جوانترین شێواز دەری ببڕا واتە دوو حرەکە غونەی بدەیتێ ئین کەیدەکن پێویستە ئەو سەوتە دروست بی لە لوتدا بۆیە غونەی زیاتری پێ بدە عەلەیهن تەنوور ئینی ئەو سەوتە دروست دەبی بۆیە پێویستە ئەو سەوتە بدەین بە تایبەتی لە ئەلیفی کە مشەددەدە کاتێک کە نون و میم مشەددەد بۆ باسی نین دەکا سەرەتا لە باسی نونی تەنوین دەکات لە ئیدغامی لە پێشتر خوێندیتمان گوتمان ئیدغام کاتێک کە بێت و میم نونی ساکین بگاتە یارمەلوونەی ئەوە تێڵکێشی دەکەین ئەگەر بێت و بگاتە یای مەی یەقول ئەگەر بێت و لێرە تەطبیقی بکەین غونەی لابین سەوتەکەی فەرق دەکات ئەگەر بێت و غونەی بۆ بدەینێ بۆ نمونە مەی دەتوانی تطبیقی بکەیسە لە لای خۆت لوتت بگرێ لەگەڵ تطبیقکردنی ئەم وشەیە کاتێک کە دەڵێت تێڵکێشی دەکەی لوتی خۆت بگرە بزانە غونەی تێدا یان غونەی تێدانە سەوتەکە دەگۆڕێ یاننا مەی ئەمە هەڵەیە بێت و ئەگەر بەڕاستی بخۆینەوە هەڵەی بدەینێ مەی بەو شێوازەی سەوتەکە دەگۆڕدرێت دەچێتە لوت لەن نەصبیر ممن معك يعني کەسێک ناتوانێت میم و نون لۆ دەربڕی بەبێ غونە چونکە یەکسەر کۆتایی پێدێ شوێنەکە و وەقفەکە ئێستا بێ ئەن لوتت بگرە یەکسەر کۆتایی بە نونەکە دێ بۆیە پێویستە لە لوت دەربچێ غونەی بدەیتێ بەڕدە وەلا شەڕابە بەڕدە ئەمە غەڵەتە چونکە غونەی لەگەڵ نییە ئەگەر بێت و غونەکە بچێتە لوتت ئەمە واتە غونەکە تەواوە بە مەزبوطی تەطبیقت کردووە ئاگداری ئەم ملاحەزانە بن چونکە گرینگە زۆر کەس ئیدغام دەکا بەڵام غونەی ناداتێ بەڵکو پێویستە لێرە غونەی بدەیتێ بەڕدە وەلا شەڕابە بەڕدە کە کە لوتی خۆت گرت یەکسەر غونەکە بە دیار دەکەوێت ئەتو غونەت دایتەوە حرفە یاخود نەدایتێ بە تایبەتی لە ئیدغامەکە لە جیمی باسی نون دەکا نون و ئەو تەنوین لە منقەلب واتە لە ئیقلابی ئەگەر بێت و ئەمیش غونەی هەبوو کە لە دەستی ڕابردوو باسمان کردیە نونی ساکین بگاتە حرفی بائی ئیقلاب دەبی قەلب دەبی واتە نونەکە دەبێت تەمیم ئەمەش پێویستی بە دوو حرەکە غونە هەبوو ينبت من أنبأك
خبير بما بهما شواز غني دديت لداري نون والتانوين لا إخفاء أجر بيتو بقاتا حرف كان وإخفاء بكي بو ألج غني هي دو حركة غني دديت إدن إدن تكاد بوشي وازي دعوا دعوا بوشي وازي غنكا دسيتا لود من في السماوات بويا بيستي بدو حركة معنوية أو الأحكام بمساكين لا غنكان بيدغوتريت غنة فرعية تنكا دريجتر دكريتو لحالتي تبعي خوي ك لا إقلابكو لا إخفاءكي أمانا بيان دقوتريت كاملا واتا غني تواويان ددينه لمشددكو لا إدغامك واتا لا ألف باكي أكمل واتا تواوترين بلام لجيم دالكي كاملة غنكي توزي كامتر لا أكملكي لميمش بهمان شواز أو أنا وكو مراجعيك بلام جرينجي لبر أوي جرينجا زور دوباره دبيتو لقرآن بويا زور تكراري لسر حرفانا كتب بتايبتي ميمي شادة نوني شادة اللي رسام باسي ميمي شادة بودكاتو ما مصاد له ميمي شادة بيوستا ديسان أكمل واتا تواوترين غني ثم لما وأتموا بوشي وازي غنى كان لا إدغام كان وكتازة باسك لا إدغام كان كاملة ولكم ما كسبتم في قلوبهم مرض بوشي وازي لا إخفاكش فبشرهم بعذاب وما هم بمؤمنين بويا هكاتك ميمي ساكين دي تجيشت حرفي باء إخفاء الشفوية دو حركة غني بيبدا وميم جيشت ميمي دو حركة غني بيبدا وأجر نونة شدد ديد ميمة تيج مشدد ديد واتا شدد داربو توك الشدة واتا دوزا بيتا كبيتية كمي ساكين وبيتي دوامي متحركة بويا أجداري بن غني بدن غنى كانش باس وتازة باسم كت سوار مرتبة سرتشي هي كبيوستا جرينجيا بيبدي و لا أكمل كامل لا ناقص لا أنقصي كزياتر أو مرتبانا جرينجن بيوستا شارزان بن ك تايبة باغنكا لا خالص باسي أودك تركيش كدنيك مان هي لا ميمي كاتك حرفي باء دقات ميمي إدغامي باء لميمي كاتك مباء مان هي لصورة هود آياتي تسلدو تنها أو شيء معنى تنها آيات معنى ك بيوستا تلكيش بكين لشوين كانت من حرفي باء تلكيش حرفي ميم بكين تنها لو شوين هيك معنى لصورة هود آياتي تسلدو كتلكيش دكين ودو حركة لسر ميمكي دمينين نوا وكو خواهي قولة فرميت يا بني اركم معنا لسر ميمكي دو حركة دمينين وغنى جتديته يا بني اركم معنا بوشي وازي أجل بخوين تطبيقي نكين تون دخويني نوا بيوستا قلقلي دينا حرفي باءك يا بني اركب معنا أجل بيتو التجويد يرى تطبيق نكين أو حكمتنا خين دبي كاتك حرفي باء لو آية بيروزي كخواي قرد فرميت يا بني اركب معنا تطبيق نكي أو بيوستا قلقلي بديتي اركب معنا بلام أجر بيتو إدغام ما كدواتا حرفي باءك لقل ميمكي تيركش ما كتبو شوازي دخوينوا يا بني اركم معنا دو حركة لسر ميمكي دمينيو باشان تبيروزكا تواو دكي بابي تسارم ك للام ملاحظك لا أو ملاحظة جرينجا بتايبتي لكوتايكاني بيوستا وكو غنمي كامل بديته دو حركة لسري بمينيتو أقل هاتو نونو ميمكا مشدد بو ولا كوتاي آياتا كان بو ياخد لسري وستاي چونك عندك نون مان هي دكبت ناوندي وش عندك نون مان هي لا كوتاي وشيا ميم مان هي بهماش ولا ناوندي وش ايت مال كوتاي وش بلان بيوستا أقل هاتو شدد تلا كوتاي بو تلا ناوراز بو غنمي كاملي بيبدا بو أوي بتتوالد
فألقيه في اليم بوشي وازك وقفت كده فألقيه في اليم في اليم رادو مستي غما بغم بغم بوشي وازي لسير راسي من الجنة لرنونك كوتوتنا وراسي من الجنة هردو حركة قلنا ما عندك ولا جان لكوتاي وشيا لسورة الرحمن ولا جان غلط أقربي خويني وتنها ولا جان جان تنها نونك غنشي كاملي نادي بلكو ديكيتا ناقص بلكو بيوست أكملي كي مشددة ولا جان جان ئەو شێوازە ئەگەر هات لەسەر نونی شەددا لە کۆتایی ئاەتەکان هاتە پێشت ئەوە پێویستە غونەکەی کامل دەیتێ بۆ ئەوەی بە جوانترین شێواز نونەکە تەطبیق بکەی و جێبەجێی بکەیت ئینشاڵڵا لە کۆتایی تەطبیقاتێکی دەکەین لەوانەیە داهاتوو ئینشاڵڵا دەچینە ئەحکام اللام لامیش بابەتێکی فراوانە لە قورئانی پیرۆزدا بۆیە ئینشاڵڵا لەوانەی ڕابردوو دەچینە سەر ئەحکامی اللام هەر قوتابێک پرسیارێک شتێکی هەیە دەتوانێت پرسیارەکەی بکە تایبەت بە بابەتی غونە ئەگەر بێت و لە غونە تێ نەگەیشتی دەتوانی مایکەکەی بکەیتەوە و پرسیارەکەت بفەرموو دەست خۆش بماوە سایبارەسخوای گەورە لێت ڕازی بێ ئەخوا گەورە لەم لێ